سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز مناوەڕۆ تۆفیقم باڵخێم شوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر جەنگی چاوەڕۆنکراوی نێوان ئێران و ئیسرائیل. جەنگەکە ڕۆژ بە ڕۆژ لە نێوان هەردوولا تونترە بێت دوای ئەوەی کە ئێران موشکبارانی ئیسرائیلی کرد وەڵام و وەڵامدانەوەکان بەردەوامە. ئیسرائیلیش دوێنێ هێرشێکی چڕوپڕی بە فڕۆکە کردە سەر ئێران. ژمارەیەک لە دامەزراوەی ئەو وڵاتی کردە ئامانج ئەوەی کە چاوەڕوانەکرا لەم هێرشەدا کە دەبوو ڕوویبایە ینی دامەزراوە ئەتۆمی و نەوتیەکانی ئەو وڵاتە لەلایەن ئیسرائیلەوە بردومام کرایە، بەڵام وەک دەوترێت ئەوەی کە لە پشت پەردەوە باز دەکرێت لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دەوترێت کە پێشوەختە ئاگاداری ئێران کراوەتەوە بەوەی کە هێرشی ئیسرائیل دەکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران، بەڵام دامەزراوە نەوتی و ئەتۆمیەکانی ئەو وڵاتە ناکرێتە ئامانج. ئەم جەنگە بەکوێ دەگا لە نێوان ئەم دوو وڵاتە؟ فراوانبوونی جەنگەکە چۆن دەبێت لە ناوچەکە و لە هەرێمایەتی؟ ئەوەی کە دەگوزارێت جەنگێکی ڕاستەقینەیە یاخود نا، وەڵامدانەوەکان بەردەوامە بێت یاخود نەخێر، چونکە لە ئێستاشدا ینی داواکاری زۆرە لەلایەن ئەمریکا وەروە وڵاتانی دیکەش کە کۆتا بێنن بەو پشێویی کە هەیە لە خۆرەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە نێوان هەردوو وڵات کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل. ئەمشە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاکگوران شێخ ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس کە لە سۆدیۆ لەگەڵمان. بەخێربی کاکگوران. سەرچاوم سپاس خۆشحاڵین لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان. سەرچاوم دەمێکیشە دیاریت. لە خزمەتتانم خۆشحاڵین. ئەم شۆ لەسەر تەوەریشی گەرم و گرنگ قساکەین بەڕاستی کە ینی ڕوبەڕوونەوەکان و وەڵامدانەوەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیلە، ئەوەی کە دوێنێ شەو ڕوویدا لە نێوان ئیسرائیل و ئێران کە وەڵامدانەوەی ئیسرائیل بوو بە هێرشێکی فراوان و چڕوپڕ بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران، بەڵام ینی جێگەی پرسیارێکی گەورەیە بۆچی بەم شێوازە ئیسرائیل وەڵامی ئێرانی دایەوە؟ کاکگوران فەرموو. بەڵێ سەرەتا سەڵاو لە بینەرانی خۆشەویست جارێکی تر، یعنی ئەوەی کە ڕوویدا دوای دوو جاری پێشووتر کە لە یەکی ئەبرێل و لە یەکی ئەم تشرینەشدا دوو جار ئێران پەلاماری دەوڵەتی ئیسرائیلدا دوای ئەوەی کەوا لە کوشتنی ئیسماعیل هەنیە کە میوانی کۆماری ئیسلامی ئێران بووە لە مەراسیمی دەست بەکاربوونی مەسعودی پزیشکیان سەرۆکۆماری نوێی ئێراندا ئەو ڕەد و ڕەتکاریە لەوەوە هاتە ئاراوە و دواتریش لێکەوتەکانی شەڕی غەزە و پەلاماردانی لوبنان و تیرۆرکردنی حەسەن نەسروڵڵا و هاشم سەفێدین و سەرکردەکانی حیزب الله، ئەمە سوراع و ململانیەکانی زیاتر قوڵ کردەوە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا. یعنی من پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە کە کەوڕێ حەزەکەم چەند تێبینیەک لەسەر ململانەی عەرەب و ئیسرائیل و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستیش بدەم بۆ بینەرانی خۆشەویست دەکڕون. یعنی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جۆرێک لە ناهاوسەنگیە، دوو کێشەی زۆر گەورە لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا. یەکیان کێشەی عەرەب و ئیسرائیل کە لەسەر خاکی عەرەب دەوڵەتی ئیسرائیل دروست کراوە و گەلەکەی دەردەکرێ، هەرچەندە ئەمە خۆیان بۆ ئەوەی دەگەێڕێنەوەکەوە جزوری تاریخ و حەقی یەهودیش لەسەر ئەرزی فەڵەستین و ئەوەدا هەیە، لە هەمان کاتیژە کێشەیەکی لەوە گەورەتریش هەیە. بەڵێ کێشەی کوردە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا، گەلێکی گەورە، چوار گەلی گەورە لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەیە، کورد و تورک و عەرەب و فارس. بەڵامێکی لەم گەلە گەورانە لەت کراوە بەسەر گەلەکانی ترا بەش کراوە و کە کوردە و مافەکانی خۆی نییە و دەبینین هەر لە شوێنێک بە جۆرێک تەعاملی لەگەڵدا دەکرێت. لە عێراقا حکمی فیدراڵی هەیە لە دوا دەستکەوتیا گەورەی دەستوری نوێی 2005 حکوومەتێکی هەرێمی فیدراڵی لە عێراق ڕادەیەک چارەسەر بوو. بەڵێ هیواداری لە شوێنەکان چارەسەر بێ. ئەمە سەرچاوی هاوسەنگی دەگەڕێنێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوەی لە فەڵەستینیش هەیە، ئەوەی کە لە فەڵەستینیش هەیە و لێکەوتەکانی ئەو غوبنەی کە خەڵکی عەرەب و موسڵمان بەرامبەر بە جیاوازی لە نێوان ئیسرائیل و عەرەبا دەیکەن، من بە تەسەووری من سەرهەڵدانی بەشێکی زۆری ڕەوتە تیرۆریستیەکاندا لە جیهانی ئیسلامی و عەرەبیدا، هەر لە قاعیدەوە، هەر لە داعشەوە، هەر لە حەماسەوە لە غەزا، لە حیزب الله لە لوبنانەوە، ئەمانە هەمووی کاردانەوەیە و مبەڕیری ئەوەیە کەوا مەسەڵەن ئەمریکا بە دوو پێوەر دی جیاواز تەعامل لەگەڵ ئەوە دەکات بە ئاراستەی چارەسەرکردنی
ئەم کێشەوەی کە قەرارەتەکانی نەتەوە یەکگرتووەکان و مەجلیسی ئەمنەیە کە بەرپاکردن و دروستکردنی دوو دەوڵەتە لە پالێکدا بۆ عەرەب و بۆ ئیسرائیل. بەڵام بینیمانە لە ساڵی 90ەوە سەرڕای ڕێککەوتنەکانی ئۆسلۆ کە یاسر عەرەفات ئەوان چوونەوە بەری غەزە ئەوانە تا ئیسا نەتوانراوە دەوڵەتی فەلەستین خۆم کێشەیە ڕێگەڕیشێکی دوورودرێژ و مێژووی ئەوە تا ئێستاش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. بەڵام یعنی ئەمە بێمە سەر ینی بابەتێکی زۆر گرنگتر لەوە، ینی ئەوەی کە ئەگوزارێت ڕاستە ینی جەنگی نێوان ینی فەڵەستین و ئیسرائیل بوو، بەڵام ئێستا بینی یعنی جەنگەکە وەکو جەنابیش تاماشەت پێدا فراوان بوو، ینی لوبنانی گرتەوە و دەمێکی شەلەگە سووریا ئەم بابەتە ینی بەردەوامی هەیە وەڵامدانەوە موشک بارانکردن و ینی بردومانکردن. ئێرانیش دوجار ینی بەوە کالات لە ڕێگەی حیزب الله و لە ڕێگەی ینی ئەو لایەنانەی کە پشتیوانی لە ئێرانەکەن و باڵی سەربازین ینی هێرشەکەنە سەر ئیسرائیل. دوجار ینی بینیمان ینی ڕاستەوخۆ ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل و ئیسرائیل هێرشی کردەوە سەر ئێران. ینی بەرکەوتنی ڕاستەوخۆی ئێران و ئیسرائیل لە بابەتەکەدا تا چەندە ئاڵۆزی ئەبەخشێت بە ناوچەکە و ئەگەر ئاڵۆستربوونی ڕەوشەکەی لێ چاوەڕوانەکرێت شێفریە ئەم بابەتە ئاکەی بەڕاستی چێ ئەمریکا یاخود نەخیر وڵاتانی دیکەی ناوچەکەن. ینی ئەوە زۆر گرنگە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم ململانی هەیە لەگەڵ پیلان شەڕی بە وەکالەت لەگەن لەلایەن کارکتەری ترەوە لە لوبنان حیزب الله لە حەماس لە غەزە و ئەوانە بەسەن حوسیەکان لەکوێ لە سووریا ئەوانەی بەرەی مقاومە لە عێراق بە جۆرێکە جۆرەکان بەریەکەوتن لەگەڵ بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلدا بووە. بەڵام ئەم جارەوە ململانەکە پەلی هاویشت بووەوەی ئیسرائیل و ئێران ڕوبەڕوو بەریەک بوون پەلاماری یەکتر بن. جەنابەت لە بیدایەتی پێشەکی بەرنامەکەدا ئاماژەت بە خەڵکی گرنگ کرد وتی شەڕ نزیک بووەتەوە یان شەڕ لە بینی ئیسرائیل و ئێراندا نزیک بووەتەوە. خۆی شەڕ ئێستا شەڕە بە فعلی شەڕە ئەمە ئێران و ئیسرائیل دراوسە یەک نین براوسی یەکنین غەزوی بکەن و پەلاماری یەکدن 5 وڵات لە بینیانایە لە سووریا ئوردون عێراق کۆیت سعودی لە بین نێوانی ئێران و ئیسرائیلدایە. ئەوەی دەکرێت چیە هەر شەڕی ڕۆکێت ساروخ شەڕی ئەلیکترۆنی ئەوەی کەوالم لە ڕێگەی دەستگا هەواڵگریەکانەوە کردەوەی ئەوەی کە ئێران ئەوەی کە ئیسرائیل بەرامبەر بە ئێران کردوێتی چەند عالمی نەوەوی لە ئێرانە تیرور کردو لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەی ئیسماعیل هەنی لە ناو دڵی تارانە تیرور کردووە. ئەمە شەڕە هەر هێرشەکەی دوێنە شەویژانی ئاماژەیەشی قورسە بۆ جەنگیشی قورس کە ینی ئیسرائیل بە 100 فڕۆکە ئێمە هێرشمان کردو سەر ئێران ڕاستە ڕەتی ئەکاتەوە ئێرانی لە پێشترا بە 200 موشکی بالیستی ئیسرائیل لەم هێرشەی دوێنە شەودا ینی تازەترین فڕۆکەکانی کە F-18 ینی بەڕاستی بەشداریان لە ئاسمان بەنزین جەنابەت ئاماژەی بوو جەنگەکە دەستی پێ کردووە. شەڕ ئەمەیە شەڕ لە بین دوو دەوڵەتە کە 5 وڵات لە بینیانە بێ و مەسافەی نەبێن دەڵێن وڵاتەکانیش لە بینیان مەسەن ئوردون ئەڵێ هەر کەسێ بە ئاسمانی مەجای ئاسمانی منداڕۆی خەمە خوارەوە ینی بە جۆرێک جۆرەکان بۆم بڕێ لەوانێ پشتگیری لە ئیسرائیل بکە مەسەن لەوانی عێراق ئەو ئیمکانیاتەی نەبێ بەڵام سعودی و ئوردون و ئەمان و ئەمانە ڕێگە نادەن بە ئاسمانیانە بەسەن درون بڕوە ڕۆکێت بڕوا لەوانە ئەو شتانە بەکاربیێن و بیخەنە خوارەوە. بەڵام شەڕەکە بەم شێوە ئەبێ بێ سەرڕای ئەوەی ئەگەر شەڕی ڕوبەڕووش بێ لەوانەیە ئیسرائیل نەتوانێت غەزوی ئێران بکە. ئەڵێ ئێران هەشتا ئەوەندە جار ئەوەندەی ئیسرائیل گەورەیە ئیسرائیل مانزانین دەوڵەتێکی بچکۆلەیە بەڵام ئێران هەشتا ئەوەندەی ئەو گەورەیە و ئەگەر 12 فیرقەی سەربازیە هەر 12 فیرقەی جێشی ئیسرائیل بە ناتوانێت بن ئەناو ڕوبەری ئێران جەناب ئاماژەت پێدا ینی ڕاستی جەنگی ئێستا چییە ینی جەنگی تەکنۆلۆژیا درۆنە فڕۆکەیە سیبرانی لە مەدانی ئەو وڵاتانەیە و جەنگەکە ڕووبە. یەک خاڵێکی گرنگتر لێرەیە ینی ئێستا ئێمە بمانێت و نەمانوێت جەنگەکە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستایە و زۆرێک لە وڵاتان کە پێشتر بێلایەن بوون یاخود دەیانویست بێلایەن بن یاخود پریشکی ئەم جەنگە بە وەکالەتیان بەرنەکەوێت یاخود ئێستا ئەم جەنگە ڕاستەوخۆیان بەرنەکەوێت بیانوت و نەیانەوێت ئێستا خۆیان لایەنگر بوون بۆ یا ئیسرائیل یا بۆ نمونە ئێران. ئەگەر ئێمە باز وڵاتانی هەرێمایەتی بکەین ئەو دابەشبوونی کە هەیە ئێستا کاگوران لە وڵاتانی هەرێمایەتیە لەم جەنگە ڕاستە زۆریانیانی دەیانەوێت
یعنی جەنگەکە لە خۆیان بە دوور بگرن بەڵام داخڵ بوون و هەنێکیشیان داواکەن کە ڕێگەچاری دیکە بدۆزێتەوە بۆ جەنگی نێوان ئێران و ئیسرائیل کە ڕوو نەدات لە داهاتوویشی نزیکدا کار چەندە ئێستا لە لێوارەکانیەتی وڵاتانی هەرێمایەتی عێراق سعودیە سووریا ئوردون کۆیت ئەمانە چۆن دابەژون بەسەر ئەم بەری جەنگەیەوە چیان پێ ئەکرێ بەڕاستی ئەبێ بچن ناو بەری جەنگەکەەوە یاخود نەخێرەمانە بێلایەن و داوای ئاشتیەکەن و دایانەوەی ئێران و ئیسرائیل بگەێنێ ینی کاک ئەوڕێ گۆڕانکاریکی تریش من بۆ خەمێکیم لە متابعەکانی شەڕی ئیسرائیل و دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل لە 48ەوە تا ئیسە و هەموو ئەو شەڕانی کە لە نێوان عەرەب و ئیسرائیلە ڕوویدا زۆر متابعەم کردووە ئەگەر جاران ملاحەزە و سەرنج و تێبینی شەڕەکانی نێوان عەرەب و ئیسرائیلدایە میحوەرێکی تر خاوەندارەتی لەو شەڕێک لە سەردەمی عەبدولناسرەوە تەیاری قەومی عەرەبی ناسیۆنالیستی عەرەبی پێشڕەواتی ئەم شەڕەیەکرد بەڵام ئەوان شکستیانێنا لە شەڕەکانی 67ەوە لە شەڕی تشرینی 73 و عەبدولناسر و حافظ سەد و ئەنوەر سادات دواتر و ئەوای لێهات ئەنوەر سادات بڕوار بۆ تەل ئەبیب و معاهدەی کام دێڤد ئیمزا بکات لەبەرەوەی نەیانتوانی بە شەڕ گەیشتنەوە قەناعەتەی کە ئیسرائیلێک هەموو دنیا پشتیوانی بێ ئەمریکا بە هەموو توانای پشتیمی شەڕ مەحاڵەوە ئەو شەڕە هەرگیز هاوسەنگ نابی وەک ئێستش کە هاوسەنگ نییە ینی بە شەڕ حەسم ناکرێ پەنیان بۆ حیوار و مفاوەزات برد و پاشەکشیان کرد لەوەی کە بە شەڕ بەرەی جارانی چۆن محوەری مقاومەیە جەبهەی سمود و تەسەدی هەبوو من دەبینم دیەکە نێوان عێراق و سووریا و میسر و یەمەنی جنوبی و جەزائیر و ئەمانە لە دژی ئیسرائیل دروستیان کرد بەڵامەوە شکستی هێناوە ئەو ڕموز و قیادانە قەومیانە ئێستا کێسەر خاوەندارێتی لەم بەرەی مقاومەکە شیعەیە سونە و عەرەبی ناسیۆنالیستی عەرەبی چون دەدواوەتە تەیاری شیعی لە عالەمی ئیسلامیدا کە ئێران قیادەی دەکات بە شیعەی عێراق لوبنان ئەو حوسیەکان لە یەمەن بنەماڵێ سووریاش حکومڕانی سووریاش عەلەویەکان ڕێبەرایەتی ئەم ڕەوتە دەکەن و خاوەندایەتی ئەکەن ئەجەبا ئەمانیش بە هەمان مەسیر دەگەن ئەم شەڕە ناهاوسەنگیان پێ دەکرێ ئاماژەکان پێمانەڵێ ینی سەرکەوتنی ئەم بەرەی کە تۆ جەناب داماژەی پێی کە بەری شیعەکانە و ئەم ڕەوتە شیعەیە کە ینی درێژ بۆ تۆ بەم چەند وڵاتەیە ڕوا ئەنی بینیمان ینی شەڕی ئەو تا باشووری لوبنانمان بینی کە حیزبوڵاتیە باڵا دەستە ئەو بە ینی کوژرانی حەسەن نەسڕوڵا خەریکە غەزە وێران خەریکە کۆتایی پێدێ غەزە ئەوە بە هەمان شێوە ڕاستە غەزە خۆیان ینی سونە نشینن بەڵام ئێران پشگیری دەکردن ئێخۆ ئەوانی ژوێران بوون بەڕاستی لە واقعدا یەتە سەر سووریا ژانی خۆی حاڵی ئەوەی نییە کە ڕوبەڕووی ئەم ینی تەوژمەجیانی گەورەی ئەوەی سووریا حەزەکەم کۆمنتێکی لەسەر کاک هاوڕێم سووریا ڕاستە ئێرانیەکان ڕژێمی حکوومەتی بەشار ئەسەدیان پاراست لە شەڕی ناوخۆی سووریا بە یارمەتی ڕووسەکان و ماڵێن بەڵام هێشتا حکوومەتی سووریا بواری مەسەن ئێرانیەکان و ئەوانی تریژ لێندا توان خاکی سووریا بەکاربێن لێو پەلاماری ئیسرائیل دن ئەوە نەبوو ڕاستە ئەوان هەر پەلاماری ئەوانە دەن ڕەماوەی ڕابردووە پەلاماری سەفارەتی ئێرانیان داوە لە دیماشق زۆر سەرکردەکانی حیزبوڵایان لە سووریەکان ڕێگە نایەن بەڵێەوە بەشار ئەسەد ئەوەی کە لە باوکی وەکو ئەڵێن وەکو ئامۆژگاریەک بۆی ماوەتەوە شەڕی ئیسرائیل نەکا شەڕی ئیسرائیل زانێ نهایەتەکەی دیارە ناهاوسەنگە ینی تۆ شەڕێک مسبقەن بزانی کە توانای تەکنۆلۆژی و ئیمکانیاتی عەسکەری ئەو لەبەردەزانیە لەوانەیە نەکردنی باشتر بێ ینی بە عەقڵ حەسم بکرێن نەک بۆی بچیتە شەڕێکەوە کە مسبقەن تۆ ئەزانی ئەدۆڕن حاڵی وڵاتەکەش ینی وانەزانی چۆن لە 14 ساڵی ڕابردوو شەڕێکی ناوخۆی و ئابوووریەکی سفر و هەموو ئەمانە ینی یۆکان کە سووریا بچێتە شەڕێکی لەو بابەتەوە باشە ینی ئێستا ئەوەی کە دەوترێت ینی نازام تا چەند ئەم زانیاریانە ینی ڕاستن ینی چکە بەڵام لە میدیا جیهانیەکان بڵاو کراوەتەوە باز دەکرێت کە لایەنی سێم لە جەنگەکەدا کە ئاگادار بووە لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران ئاگادار بووە ینی ئاگاداری ئێران کراوەتەوە کە ئیسرائیل هێرشەکاتە سەر ئێران بەڵام ئەم بەڵامە لێرە ئەمە زۆر گرنگە دامەزراوە نەوتی و ئەتۆمەکان بە ئامانج ناژیرێت ئەمە ئەگەر ڕاست بێت یعنی دەمانگەێنێ بەچی بەڕاستی لەم بابەتەیە ئێران و ئیسرائیل یەکن و پەیوەندیان باشە یاخود نەخێر دوو دوژمنی سەرسەختی یەکن و کار بۆ تواندنەوە نەمانی یەکتریەکەن ڕاست ئەوەی تەرەفی سێم وەزیری خارجی هۆڵەندا تەرەفی سێم بووە سەفیری پێشووتری هۆڵەندا بوازان لە ئێرانیان لە ئیسرائیلەوە تاکید نیم لە ڕێگەی ئەوەوە خۆشی لە تۆڕی ئەکسا نووسیوەتی کە
لە ڕێگەی ئەوە ئاگادار کراوەتەوە کە لە منشعاتە کانی ئێران ئەدرێ بەڵام نەوتی و ئەتۆمیەکەی ناگرێتەوە یعنی ئەمە بە تەسەوری من ئەمە هەوڵی ئەمریکیەکان و بایدنە بۆ ئەوەی کەوا لەم کاتەدا کە مانگی داهاتوە بەرەو هەڵبژاردننی ئەمریکا دەڕۆین ئەم ململانیا زۆر قوڵتر نبێتەوە چونکە لە دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بدرێ سوراع و ململانیەکان ناوچەکە زۆر قوڵتر دەبنەوە بینیتان لە ماوەی ڕابردوودا وەزیری دەرەوە ئێران سەردانی ئەم وڵاتانی ئەم ناوچی هەموو کرد یعنی تەنانەت بە ئەمریکیەکانی جیان و ئەگەر لەم دەدامەزراوە نەوتەکانی ئێران و لە ئەتۆمیەکەی بدرێ ئەوانیش لە هەموو قەواعیدەکانی ئەمریکی لە کەنداوی عەرەبی وڵاتانی کەنداودا دەدەن لە شەریکی ئارامکوی سعودی بە ئامانج دەگرن یعنی زۆر ئەهدافی حساسەیە لەوەدا هەر بەوەوە ناوەستی یعنی ئەمریکاشی تێوەگلێوە لەوانەیە باڵی تونڕەوی حکومڕان لە ئیسرائیل کە ناتانیاهۆ تەمسیلی دەکا حەزب کا بۆ ئاڕاستیدا بیبا خۆی هەر کوشتنی ئیسماعیل هەنیە لە شەوی دەست بەکاربوونی مەسعودی پزیشکیانە کە سەرۆکێکی ڕیفۆرم خوازە لە ئێران هاتوتە ئەرە بۆی بچونکە مەسعودی پزیشکیان بۆ ئاڕاستە هات من ملانی ڕئیسێکی ڕیفۆرم خوازە و زۆرینەی هێناوە لە ئێران بۆ ئامانجە هاتۆتە سەر کار لە ئێراندا بتوانێت من ملانیەکان خاو بکاتەوە بەرەو جارە سەری برا بەڵام ئەو یەکەم هەنگاوە ڕێی گرت بەوەی کەوە پزیشکیان هیچ هەنگاوێک بنیە بە ئاڕاستەی هێورکردنەوەی بارودۆخەکە بەڵێ کەواتە ینی هەر میدیاکانی ئەمریکا خۆشیان بڵاویان کردوەوە ینی زۆربەی میدیا بەناوبانەکانی ئەمریکا ینی دەڵێن کە ئیسرائیل پێشوەختە ینی ئەمریکای ئاگادار کردوێتەوە کە لە هەندێک لە ناوەندە سەربازیەکانی ئێرانەدات و ئەمەش وەڵامدانەوەیەکە کە ئیسرائیل بۆ ئێران هەی بێت ینی بۆ یەکەم وەڵامدانەوە لە دوای جەنگی 7 ئۆکتۆبرەوە کە لە نێوان ئیسرائیل و حەماس دەستی پێکردو بەڕاستی ڕاستەوخۆی ئیسرائیلە بۆ ئێران بەڵام وەڵامدانەوەی شوکو جەنابیش ئاماژەی پێدی تا ڕادەیەک نەرم بۆ چۆنەڵی ئەها ڕازیکردنی ڕای شەقامی یعنی ئیسرائیل کەواتە ئەگەر ئەم بابەتە بەم شێوازە بێت و وەڵامدانەوەکان ینی چۆنەڵێ هەر لەبەر خاتری چۆنەڵی ڕەئی شەقامی ئەو وڵاتە بێ و ئەو جێگایانە بێ کە ینی خۆیان ناوەندی بڕیاردانن لی جەنگەکە پێ دوایە بە کۆتا دێت و ئەمریکا مەبەستێتی کە بکەوێتە نێوانی ئێران و ئیسرائیلەوە و ئاشتی بەرپا بکەوە تا ڕادەیەکیش وەکو جەنابەت وتت کە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە ڕێدایە لە مانگی ئایندەدا دەیەوێت دۆخی ئاشتەوایی لە نێوان ئێران و ئیسرائیل بێنێتە ئاراوە یاخود ناوە ئیسرائیلش خۆی مەبەستێتی ینی ئەم بابەتە یاخود نا یعنی لە بەرژەوەندی ئیسرائیلی شانیە لە چەند جەبهەیەکەوە لە یەک کاتا شەڕکە لە غەزەوە شەڕکە لە لوبنانەوە شەڕکە و لەگەڵ ئێران و لەگەڵ هەر دوێنێشەوە کە لە ئێرانی داوە بۆ عیلم و ئاگاداریتان لە میلیشیاکانی سەربە ئێرانی لە سووریا داوە لە عێراق داوە لە لوبنان داوە ینی ئەمانەش بوو بەڵام ئەمە درێژەدانی کە ئیسرائیلیش لەوانەیە سەرچاوەی داهات و ئیمکانیاتەکانی مەحدود بێت وەک ئێران نەبێت لە هەموو شتێکی دەستی پێبگاستەر ڕایی کۆمەک و یارمەتی زۆری غەرب و ئەمریکیەکان بەڵام ئەمریکیەکانیش یعنی کە دەخوازن بەر تەشە نەسەندن و پێشوەچوونی ئەم ململانیانە بگرن و بۆیە هەر لە ئێستا داوایان لە ئێران کردو ینی باک ئەم ڕەدی نەبێت بایدن ڕاستەخۆ داوای لە ئێران کردو ئەڵێ ئەگەر ڕەتان هەبێ ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکات کەواتە وەڵام مەدەنەوە بەردەوامی نەبێ ینی بۆ جارێکی تر ئەگەر ئەم جارە ئیسرائیل بە تەنیا خۆی هێرشی کردو بۆ جاری دووەم بۆی بەرگری لە ئیسرائیل بکەن ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل دەکات ینی ئەمەش وەکو جۆرێکە جاخۆی هەر ئەمریکا ینی لە سەرەتای شەڕی ینی غەزە ئیسرائیل و دواتر یان حیزب الله و لێدانەکانی ئیسرائیل بۆ ئێران و هێرشەکانی ئێرانیش بۆ سەر ئیسرائیل یخۆی ئەمریکا بەشێک بووە لە منزومەی پاراستنی ئیسرائیل و بە چۆنەڵی هێرشی ئاسمانی هاوکاری ئیسرائیلی کردووە و دواتر ینی لە ڕێگەی هاوکاریکردنی بە چەک و جبەخانە و بە کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر لە ڕۆلوجستێکەوە هاوکاری کردووە یخۆی ینی ئەمریکا بەشێک نییە لەو جەنگل لە واقعدا بڵێ کاک هاوڕێ ئەمریکا نەک ئەم جەنگە یەکێک لە ئامانجەکانی وجودی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا لە دوای حربی عالەمی دووەمیشەوە لە ساڵی 25ەوە یەکێک لە ئامانجەکانی پاراستنی لە چلوەشتەوە کە دەوڵەتی ئیسرائیل یەکێک لە ئامانجەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پاراستنی ئەمنی ئیسرائیلە
يعني ئەوە یەکێکە لە بەرنامە استراتیژیەکانی دیفاعی ئەمریکی و ئەمنی استراتیژی ئەمریکا بەرژەوەندەکانی دەوڵەتی ئیسرائیل بپارێزێ بن بەتەکید لە ئێستاشا بەشێکە هەم ئیمکانیاتەکانی خۆ لە هەمومان ئەزانی نەک لە ڕووی مەیدانی جنگە و لە ڕووی دیبلۆماسیەوە لە مەجلیسی ئەمنا دەیان جار قرارە دەگەن ئەوەی وڵاتانی مەجلیسی ئەمنکەوە ئیدانی ئیسرائیل یەکسەر ئەمریکا ڤیتۆ بەکارەهێنێ لێوێ نایاڕێ ئەو بڕیارە دەرچێت ئەمە بە وجودی بە ڕسمی بە واقعی وجودی هەیە و پاڵپشتی گەورەی ئەوانی زامنە بۆ ئیسرائیل نەک ئیسرائیلی لەگەڵ ڕووسەکانیش ئەمە لە چەند ساڵی ڕابردوودا دەیان لە ساڵێکدا چەندین سەردانی ناتانیاهۆمان بۆ لای پوتین لەبیرە لە چەند ساڵی ڕابردوودا هەموو ئەمانە ینی تەنانەت ئیسرائیلیش ئاگادار بوو ئەلێ منش ئاگاداری ئێرانیشم کردو کە ئەم لێدانە دەبێ بەڵام ئەڵێ ئاگادارکردنەوەکەی من لە پێناوی تادیئەکردنی هێوەرکردنی دۆخەکەدایە ئیسرائیل ئەڵێ ڕووس ئەڵێ لە پێناوی تادیئەکردنی وەزعەکەدایە نەک بەرە و قوڵترکردنەوەی و ئاڵۆزکردن یەک واقعیکی کە هەیە ینی یەک زانێریکە شێ بازەواکە کە رووسیا خۆی ینی هاوکاری ئێرانی کردو و یوسێتی ئێران پارێزی لەم هێرشانەی ئیسرائیل بەڕاستی بە تایبەتی ئیسرائیلیش لە یەکێک لە ئێرشەکانە ینی یەکێک لەو ناوەندانی کە ویسێتی بیکاتە ئامانج سیستمی موشکی ئێسێسەتی رووسیە کە ینی مۆسکۆ رووسیا داوێتێ ئێران بۆی کە پارێزگاری بکات لە خاک و لە فڕۆگەخانەی ئیمامخۆینی لە تاران سیستەمی ئێسێسەتی رووسی لەوەیە پێ دوایە ئێران لەبەری رووسایە و رووسیاش دەیەوێت پارێزگاری لە ئێرانی هاوپەیمانی بکات چکە بە حەقت ئێرانیش لە شەڕی ئۆکراین و رووسیادا هاوکارێکی باشی رووسیا بۆ بابەتە و ئێستا دەیەوێت ئەم ئەو پاداشتەی باتەوە لە بەرامبەرەوە کە ئیسرائیل هێرشیەکە دەسەر بۆ پاڵپشتی ئەو قسەی جەنابەت ئەوەی کە گەلێک ناوەندی سیاست و ڕۆژنامەکانی شتیان لەسەر باس کردو ئەوەی کە هەر ئەسڵەن هەڵگیرسانی شەڕی غەزە و پەلامەردانی لەلایەن حەماسەوە لەو کاتەدا کە هەموو ئینزار و سەرنجی دنیا لەسەر شەڕی ئۆکرانی رووسی بوو لەو کاتەدا لە بیرتانە هەمووتان شەڕی غەزە وای کرد ئەوە لە بیر بچێتەوە ئەمەش یعنی میحوەری ئێرانی مقامە بە پشتیوانە گەورەکانی ئەو میحوەری دەزان بۆ رووسیا کە لە 7 ئۆکتۆبری ساڵی پارەوە هاتە ئاراوە بۆەوەی جەزبی ئینتیباهی ئەمریکا و غەربیش بەرەو ئیسرائیل و غەزە و ئەم شەڕی کەس ئەمە ناوچەی لە واقعیش داوای ئەمەش کاریگەری ئەوان تەحالوفات لە بینیانە هەیە بەرژەوەندی لە بەریانە هەیە کە مەسەن باسی لێدانی ناوەندە ئەتۆمیەکانی ئێران دەکرێت ڕووس سین کۆریای باکوور ئەمانە ناڕەزایی و مووقیفی توندیان دەربڕی لە کاتی خۆی دەتەنات پاکستانیش وڵاتێکی ئیسلامی ینی ئەوش مووقیفی هەبوو یعنی ئەگەر وڵاتێکی ئیسلامی ئەوش کە خاوەنی بەرنامەی ئەتۆمی بۆمبی ئەتۆمیە ئێران بکرێت بەین دوایەوە سەری ئەویش دێت ینی ئەمانە هەموو کەواتە ئەتوانین بڵین ینی بەرە جیهانێکە وادا بەشوین کە دوو بەری گەورەی جیهانیە ینی بەری ئیسرائیل و ئەمریکا و چەند وڵاتێکی دیکەی ئەوروپی و بەری ئێران و رووسیا و ینی کۆریایی باکوور و واروەها پاکستان و وڵاتانی کە تا ڕادێک ئەتۆمیان هەیە و خۆشیان بە مەترسی خاڵێکدا خاڵی هاوبەش لە نێوانیاندا هەیە کە خاڵی هاوبەش لە نێوانیاندا هەیە ئەم دوو بەرەیە دوجار کام بەریان ئەتوانن سەرکەوتوو بێ ئەگەر هیچ لایەکیان سەرکەوتوو نەبن لەو جەنگی کە هەیە و ینی دێتە ئاراوە ئەگەر گریمانی بۆ بکرێ هاتە ئاراوە ئاشتی بەرقەرار نەبوو ینی بەڕاستی ڕاستە هەموو دنیا زەرەرمەند دەبێت چکە بینیمان لە شەڕی ئۆکراین و رووسیادا ینی هەموو ئەوروپا زەرەرمەند هەموو دنیاش زەرەر لیتری بنزین دلار بچێت دەست هەموو بەشریت هەموو اینجا خودی ینی ئۆکراینەوە تا وێران بوو رووسیاش بە هەمان شێوە ئابوووریەکەی بە تەواوەتی داتەپیە و لە ڕۆ سەربازێکەشەوە بە هەمان شێوە پەنای بردوتە بەر وڵاتانی دیکەکە هاوکاری بکەن ئەم دوو بەرەیە ئەتوانن ئاشتی بێنە ئاراوە و بە سەرۆکایەتی بەری ئەمریکا و ئەملاش ڕاستی رووسیاش ئەو بەخۆتە نەما تا بڵێن بە سەرۆکایەتی رووسیا توانین بڵێن بە سەرۆکایەتی چین و هەندێک وڵاتی دیکە یعنی کاک هاوڕێ ئومێدوارم بۆ ئاراستە بڕواکە لێک تێگەیشتن و زمانی دیالۆگ سەرکەوێت لەم شەڕدا وەکو جەناب دامەژداگەر بەرە و شەڕ و بەریەکەوتن بڕوا هەموو مرۆڤایەتی زەرەری گەورەی تێدا دەکات کە دەکاتە شەڕی نەوەی وە لە نێوان ئەوانەدان کە قومبەلەی بۆمبی ئەتۆمیان هەیە لەبەرەوە ئەو ئاراستەی کە وەکو فشارێک وەکو معادلەیەک دروست بووە وای لێ دێک مەسەن هەر ئەم هەوڵانی کە ئێستا هەیە بۆ هێورکردن و ئەم لەملانی کە لە دیوان ئیسرائیل و ئێراندا هەیە ئەمە سەرچاوەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە یعنی کە نەگابەوەی کەوات فراوان نەبێ ڕووبەرەکە فراوانتر نەبێ و شوێنی تر نەگرێتەوە و بتوانێ هەلێک و فرسەتێکی تر بۆ دیالۆگ و پێکەوە ژیان لە نێوان وڵاتانی ناوچەکەدا بێتە لە جیهانیشدا بێتە ئاراوچون کە گەر شەڕ بێ هەموو مرۆڤایەتی زەرەری لێ دەکات بە ڕۆژهەڵات و
ڕۆژئاوا و باکوور و باشووریشەوە. بەڵێ ینی لە کاتێکا کە ئەم جەنگە ڕوو ئەیاد ینی ئەبینین وەکو ئاماژەشمان پێەیە لە دامەزراوە نەوتیەکان نادا ئیسرائیل ئەمە ئاماژەیە بۆچی بۆ ینی ئەوەی کە دۆخی ئابووری ئێران نەشێوێت یاخود نەخێر ئێران بەشدارێکی سەرەکیە و لە ماوەکانی داهاتوودا ینی کاتێک کە نەوت ئەنێرێتە دەرەوە بۆیە هاوسەنگی بازار و دۆخی نەوت و ئاستی نرخی نەوت دەرۆک و خۆی بمێنێتەوە ئەم پلانت چۆنە ئەمریکا بەشدارە تایدا یعنی یەکێک لە سەبەبە گرنگەکانی ئەوەی کەوا نەوتی ئێران ئێرانێکی لە هەناردە گەورەکانی نەوتەوە ئەگەر لێی بدرێ نەقسێکی گەورە سەرڕێ هەموو ئەو ئابلوقە گەورانی کە بەسەر ئێران ئافرێتەوە بەڵام سینەکان شەرقی ئاسیا هند لەسەر نەوتی ئێران دەژین ئەگەر نەوتی ئێران بوەستێ لە تەزدیر بێگومان یەکسەر سعری نەوت لەوانەیە بەرمیلە $100 و زیاتر تا $150 بڕوا کێشەیەکی تری گەورە دروست دەبێ ئەمە شەڕی ئۆکرانیامان بینی کە مەسەن غاز و ژینی رووسی لە بازارەکان بڕا چ گرانیەک هەموو هاوڵاتێکی ئەوروپی کە سواری سیارەکەی دەبوو لیترێ بنزین $2 چوو بۆ سەرەوە هەمووی باجی گەورەیاندا گەنم گران کە ئۆکرانیا سەرچاوی گەنم و خۆراکی بەشێک لە جیهانە هەم بێگومان ئەگەر ئەوەش بکەن یعنی یەکێ لە هەدەفەکان لەوانەیە فشاری ئەمریکیەکان بێت لەوە دەن بۆی بازاری وزە و تێک نەچێت کە بازاری وزە کاریگەری لەسەر هەموو دنیا هەیە لەبەرەوە یعنی دیکە لە ئەگەرە گەورەکان کە تەشەنە نەکاوە لە ژێرخانی نەوتی ئێران نەدرێت بۆ ئەوە دەگرێتەوە بەڵام باسی شتێکی تریان کرد مەسەن دەجاتی لە ژێرخانی نەوت نەدرێت لە مەسفاکان من ئەو مەسفانەی کە بۆ ناو خۆی پاڵاوەکان کە بۆ ناو ئێران دەکەن احتیمالی لەوە بن یعنی بۆ ناو ئێران هینی دەبژن ئەوان بەس نەوتی خاون دەنێن لە دەرەوە ئەوانی تر بۆ ناو خۆی خۆیان ئەگەر بدرێت ئەوە بدەنەوە ئێران خۆی زەرەری تێدا ئەخ بینیمانانی هێرشەکان کە ڕوویە لە ڕووی شڵەژانی ئابووری و داراییەوە ناوخۆی ئێران زۆر کاریگەر نەبوو ڕاستیخانەکان پڕ بوو هەموو سەریان گرتوەوەی کە ئەترسانەوەی لە مەسفاکان بدرێ ئەو احتیمالیان دانابوو یعنی ئەگەر لە مەسفاکان بدرێت ئینتاجی بنزینەوە نەمێنی خەڵک دەستی نەکەوێت بێ بە گرانی کێشەی تمەن تۆزێ خراپ بوو ئەوە سەبەبەکەی ئەزانی بۆ ئەگەڕێتەوە چونکە ئەم زەربەی ئیسرائیل کە درا مەحدود بووە گوڵێن کەم بوو خەڵک تەسەوریە کرد زەربەیەکی گەورە ئێران زیانێکی گەورە بکە ئەوە شەڕەکەش درێژە بکێشێ بۆ چەند ڕۆژێک بەڵام کەوتیان مەحدودە و لە 4 ساعتە کۆتایی هەبوو لە 6,900,000 دابەزی بۆ 6,300 سەبەبەکەی دابەزی بەڵێ ڕاستە کەواتە ینی ئاماژەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئەوەیە کە تا ڕادەیەک ینی دۆخەکە هێور بێتەوە و شەڕی ئەو تا بینیمان ئیسرائیل بەرامبەر بە حەماس ینی تا ڕادەیەک خەریکە بە کۆتا هاتووە چکە زۆربەی سەرکردە سیاسیەکان و سەربازیەکانی ئەو بزوتنەوەی ینی لە ناوچوون بینیمان دواتر کە دێتە لوبنان ینی ئەو تا دۆخی سەربازی و ڕووە سیاسی و سەرکردایەتەکەی ئەو حیزبە بە هەمان شێوە وێرانەکە وەکو چۆن حەماسی وێرانکە ئێستا ینی قسەیەکی شەیە کە تا ڕادەیەک لوبنان و ئیسرائیل بگەنە ڕێکەوتنێک بۆی دۆخیشی ئاشتی بێنە ئاراوە و هێزیشی ئاشتی پارێزی نێودەوڵەتی شەبێت و بڕیارێکی نەتەوەی گرتوەکانی شێ لە ڕابردوودا بۆ ئەم بابەتە کە بەڵێ کە ئیسرائیل کە لوبنان بپارێزێت و قسەیشی کەش هەیە بە حەقەت ینی ئەو تا ئەگوزارێت لە ناوچەکەدا و هەمووشمان ڕۆژانە ینی جۆمان لێ بێ بابەتی ئاشتی لە تورکیاش ئەمە تا ڕادەیەک پەیوەندی هەیە بەم دۆ خاڵۆزەی کە ئەو تا ئەگوزارێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تا ڕادەیەکیش پەیوەندی بە هەندێک لە هەڕەشە و گوڕۆشەکانی ئیسرائیلەوە هەیە بۆ تورکیاش کە بە حەقەت هەڕەشەی لە ئەردۆگان و خودی ینی تورکیاش کردبوو ئەم بابەتە و قسەیشی دیکەش هەیە بە حەقەت ینی ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا تا ڕادەیەک لە هەندێک ڕۆ سربەخۆتر بێ لە داهاتوێشی نزیکە ئەم ئاماژە و گۆڕانکاریانی کە ڕوو ئەدا چیمان پێڵێن نەخشەی ڕۆژهەڵاتی گەورەی ناوەڕاست دێتە ئاراوە کە زۆر دەمێکە باز دەکرێ و دەوتێ گۆڕانکاری لەم نەخشە سیاسی و جوگرافی ناوچەکە ڕۆداکا گوران پرسیارێکی زۆر جوانە مندا بیرتێ لە ئەوڵ ئاماژەیەکم بە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەعام بڵێ باشم باسی کێشەکانم کرد کێشەی فەڵەستین کێشەی کورد کێشەی گەورەی گرێدراویەکەن هەر کەسێک هەر سیاسێک هەر وڵاتێکی گەورە بخوازێ ڕۆژهەڵاتی گەورەی ئارام دروستکە ئەبێ ئەو دوو کێشە چارەسەر بکە کێشەی فەڵەستینیان ڕەبت کردووە بە تیرۆر و ئەم توندڕەوەی حەماس و حیزب الله و چی ئەوە نەیەڵن بە ئاراستێکی تر ئەو جەناحەی تر کە لەگەڵ سڵح و پێکەوە ژیان نابوون ئەوەی کە حرەکەی فەتح و مەحموود عەباس و هێزەکانی تر ئەوە حەلەکە لە ڕابردووە کردیانە بە نیمە ناچەڵی وەستا بەڵام کێشەی کورد
هیچێکە لە کێشە ئاڵۆزەکانی ناوچەکە و نکۆلیکردنەکەی و لێکەوتەکانی هەمومان دەزانین و قوربانیەکانیشی ئەوەی کە ئێستا دەبیندیە ئەو هەنگاوانە ئەگەر بەنیەت و ئیرادە و خواستێکی ڕاستگویانەوە بکرێ سەرەتایەکی باشە خۆ پرۆسی ئاشتی لە بیرمان لە نەوەتەکانەوە لەسەر دەستی مەرحوم جەنابی مام جەلال و لە سەردەمی تورگۆت ئۆزالە دەستی پێکرد و یەکەم جار ئاگر بەس کرا لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیادا بۆ چەند بەردەوام بەڵام نەگەیشت بە ئاکام لە 2011 هەرجارێکی تر لەسەر دەستی مەرحوم جەنابی مام جەلال جارێکی تر کرایەوە بۆ چەند ساڵێکی دیژە بەڵام نەگەی هیوادارم ئەم جارە بتوانێت بەو ئاراستە بڕاکێکی کە چارەسەرێک بۆ کێشەی کورد دۆزنەوە سەر کۆماری ئێستای تورکیا ئەردۆغان دەیوت من خاوەنی کێشەی کوردم و کێشەی کورد لە من وەرگرم من چارەسەری دەکەم بەڵام دوایی بیسماوەتی شتێک نییە لە تورکیا بە ناو کێشەی کوردەوە کێشەی تیرۆرمان هەیە مەسعود یەڵماس سەرۆکی حیزبی نازانم ڕاست و چی ئەوەی هەر باسی نەماوە دەوی ڕێگەی بوون بە ئەندامی یەکێتی ئەوروپای تورکیا لە دیاربەکر و ئامەدەوە دەڕوا بەڵام ئەگەر هەرچیان کرد بێ بۆ هەڵبژاردن کردویان ئیسا ئەخوازن دەستوری تورکیا هەموار بکەنەوە پێویستیان بە دەنگی کوردی ئەگەر بەم فێڵ و تەڵەکانە بێ ناگەن بە ئاکامەوە شەڕ و ملانیەکان کۆتایی نایە لە ساڵی 1970ەوە بۆ ئێستا چەند ساڵە 40 ساڵە شەڕی چەکداری هەیە لە تورکیا و هەموو بەهارێ دەڵێن ئەم بەهارە کۆتایی پێدەهێنین و بەڵام ئەمە بە شەڕ کۆتایی ناکرێت بەڵام پێدوانی ئەم وڵاتانە و گەیشتونەتەوە قەنەعەتی و ئەو بڕوایی کە دەبێ بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێور کرێتەوە و خودی ئەمریکاش و ئیسرائیلی ژێسە خۆشی هێروا دەخوازێت چونکە شەڕێکی بەردەوامی کردووە لەگەڵ حەماس و یعنی حیزب الله و بەشێکی سووریا و تا ئێران و بەشێکی عێراق و تا ڕادێکیش حوسیەکان و بەرەی رووسیاش تا ڕادەیە کە ئەویش بیانیەوە بۆ ماوەی ساڵ و ئەوەنەیە بەردەوامە لە شەڕ و تا ڕادەیەک یعنیتر ناوچەکە بەڕاستی شەڕی تر قبول ناکات و بەرکەوتنی تر قبول ناکات چونکە وڵاتانی سعودیە و وڵاتانی کەنداویش دەخوازن ینی بەشێک بن لە ئاشتی و دروستکردنی ئاشتی لە نێوان ئەم وڵاتانەدا گەشتونەتەوە قەنەعەتە ئێرانیش ئاخۆ پێی خۆش بێ کە دۆخەکەی هێمن بێتەوە و بگاتە ئاشتیەکی کۆتایی لەگەڵ ئیسرائیل و بەری ئەمریکایە کاک هەوڕێ مەسەلەی کورد چارەسەرکردنی لە تورکیا زۆر گرنگە بۆ کورد بۆ هەموو پارچەکانی تر هەمووان دەزانین قورسایی کورد و زۆر بەشی گەورەی کوردستانی گەورە کە باکووری کوردستان نەچێت دەستی دەوڵەتی تورکیایە کە دوێنەیەکە لە سەرکردەکانی معارەزەی تورکی وتی 26 ملیۆن کورد بە اعترافی خۆی ناتوانێت نکوڵی لە بوونیان بکەی ئەمەی ئەم تەتەورەی گرنگی ئەم جارە لە تورکیا هاتوۆتە ئاراوە ئەوە نییە مەسەن بەس حیزبەکەی ئەردۆغان بێ دەوڵەت باخچەلی هەمووتان دەیناسن مەحەپە هەموو جار کە ناوی کورد دەهێنا شێت و هارە بووە هەڵدەبەزیە و بە تاوانی دەزانی ناوی کورد بێندێ ئێستا خۆی بێ لەگەڵ دەم پارتی ئەمانە تەوقە بکە و داوا بکە ئۆجەلان بێ لە پەرلەمانی تورکیادا قسە بکە ئەمە تەتەورێکی گەورەیە پێشوەچوونێکی گەورەیە دەبێ کورد بە جددی بە پێش ئەمەوە بچێ ئەگەر سەریش نەگرێ ئەمە هەنگاوێکی گەورە کورد دەباتە پێشەوە لە تورکیا ئەمە کۆمەڵی بەڵگە و دوکمنت دێنە ئاراوە دەنووسێن و تەسبیت دەکرێن لە تاریخی تورکیا و لە سەحافەی تورکیا و لە میدیای تورکیا و لە بۆ گەلی تورکیا و بۆ جیهان کە دوای کەس ناتوانێت کوڕی لێ بکات ئیسا پرۆسە ئاشتیانەی کە لە ماوەی ڕابردووە کراون ئەردۆغان ئەڵێ تیرۆریزم ئەی خۆتۆ 4 ساڵ بەلەی سەرەگەڵەمانە دانیشتی مفاوەزات کاگوران کورد بەشێکە لە سراعی ئێران ئیسرائیل یاخود نەخێر دەیەوێت ئەو هەلە بخۆزێتەوە و بتوانێت ئەویش بەشێک بێت لە ئاشتاوایی ئەگەر لە ناوچەکە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بێ کورد کاکە هاوڕێ کورد فاکتەری ئیسیقرارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە شەڕی داعشاوە ئیسبات کرد کوردی عێراق و سووریا لە هاوپەیمانی نیە و دەوڵەتیە بوندژی بە داعش هەمووتان لەبیرتانە ڕقەوە مووسڵ و هەمووی لە دەستی پێشمەرگە و شەڕەوانی کووردا بە دەستی ئەوان و بە یارمەتی ئەوان ئازاد کراوە ئەو دەیان جار سەرکردەکانی دنیا هاتنە هەولێر و هاتنە ڕۆژ ئاوکی و وتیان ئێوە لە جیاتی هەموو مرۆڤایەتی شەڕی تیرۆر و داعش دەکەن کورد لەو کاتەوە بۆ بە عامل و فاکتەری سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لەو شەڕەشەوە ئەوە لە زمانی ئەوروپیەکانە لە سەحافی جیهاندا باسی کراوە ئەوان بێ ملتەزم بن بەوەی ڕۆڵ و پاداشتی ئەم گەلە بنەوە کە لە شەڕی تیرۆژدا بەشداری کردو ئەوانەی کە وڵاتێک بە تیرۆریست دایان هەموو لە شەڕی داعشدا بوون ئەو پیان دەڵێت تیرۆریست لە کاتێکدا یعنیمە پێشوەچوونێکی گەورەیە و دەکرێت کورد بە تایبەتی تر ئەوەی ئەو هەوڵانی کە هەوڵی تیرۆریستی لە تورکیا دراوە بە ناوی کوردەوە دراوە ئەمە بۆ بەرگرتن ئەمە نەیاری کووردە بۆی
ئەم پرۆسە بە ئاکام نەگا بەلا ڕێدا ببرێ جارێکی تر وەکو چۆن لە 2014 تەقینەوەیکی تریان کرد و پرۆسی ئاشتەکان تێکدا لە ناو کوردیشە و لە ناو تورکیشدا نەیاری ئاشتی و پێکەوە ژیان هەیە لە سوپای تورکیادایە خەڵک هەیە بازرگانی شەڕن ئاشتی و ئارامی و سەقامگیری لە ناوچەدا لە بەرژەوەندیاندا یەک ناگرێتەوە لەبەرەبێ هەموو هۆشمەندانی کورد و تورک و عەرەب لە ناوچەکەدا بۆ ئاراستە کار بکەن کە ئاشتی و سەقامگیری بێتە ئاراوە چونکە زانی دۆخی شەڵەژاوی ئابووری تورکیا لەم دۆخە شڵەژاوەدا چەندێ ئیمکانیاتی دەوڵەتی تورکیا لەم هەموو شەڕ و عەمەلیاتە عەسکەریانی کە لە یەنە هەرێمی کوردستانەوە چی ئیمکانیاتی تورکیا دەبا ئەوە لە تورکیای پێ بنیاد دەنرێتەوە خۆ ئەگەر بەیانی لەگەڵ دەم پارتیدا ڕێ بکەون و مافی کورد بسەلمێنن و بە قانون و دەستوری تورکیا جێبەجێ بکەن یەک کورد بە دوای پەککەوە لەو شاخانە نامێنێت شەڕ بکە خەڵک عاشقی چەک و کونی شاخ و ئەشکەوت و چۆڵپەرستی نییە خەڵک مەبدەئێکی هەیە خواستێکی هەیە خواستی ئینسان و مرۆڤێک کە وەک بەشەر بژی و بە مافی یەکسانی بێ بە هاوڵاتێکی یەکسان لە دەوڵەتی تورکیادا بەڵێ وەکو ڕۆژنامەنووسێک تا ڕادەیەک ینی شەڕەکە زۆرێکی ژوایە بین کە ئەمە شەڕێکی ئابووریش بێ بەڕاستیانی لە نێوان هەردوو بەرەکەیە چکە یعنی ئەمانزانی ڕێگەیشی بازرگانی گرنگە بۆ وساکە دەویسترا لە عێراقەوە دروستکەوە هەندێک وڵات سوودمەندە بوون لەم بابەتە بەڵام هەندێکی دیکەش ینی زەرەرمەندە بوون هەرچەنە تۆ ینی شارەزایەکەت ئابووری نییە بەڵام بەگشتی ئەمێ لەسەر بابەتەکە ینی قسە بۆ بکەی وەکو دوا پرسیار بۆ بەڕێزت ئەگەر ئەمە جەنگیشی ئابووری بێت دوجار ینی بەرژەوەندی خوازان دەتوانن لە پێناو ینی بەرژەوەندی خۆیانە لەسەر بابەتێکی گرنگ ڕێبکەون و کۆتایی بە شەڕ و ینی ئاشتەوای بێنە ئاراوە یعنی ئەبێ ئەو حکوومەتی لە عێراقا ئەو حکوومەتی لە هەر وڵاتێکی تری ئەم ناوچەیە پابند بێ بەرژەوەندێ باڵاکانی خەڵکی وڵاتەکەی خۆیەوە بێت تعبیر لە ئیرادە و خواستی ئەم گەلە بکە ئەم گەلی عێراق بکە بە هەموو پێکهاتەکانیوە شەڕی و ڕێگەی تەنمیە ڕێگەی گەشە ئەوەی کە لە فاوە دەست پێکاو بۆ تورکیا دەبەستێتەوە و ڕێگەی قەناتی سوێژ وش بکە و ڕێگەی تروش بکە و بەندەری وڵاتەکانی تر کاریگەریانی هەمویان زەرری تیاکەن و هەموو کەسێکیان هەموو یەکێک لە وڵاتانە بە دوای بەرژەوەندی وڵاتەکەی خۆی وێتی بەڵام عێراق ئێمەش بەرژەوەندی وڵاتەکەی خۆمانمان لاگرنگترە دەمانوێت جم و جوڵ و ئابووری و هاتوچۆ بۆ ڕێگە کە پێی دەڵێن گەشە کە تا 2050 نەخشەی بۆ دانراوە تەواو بێ بە چەند مەرحەلەیەکی گرنگ و بە قیتاری سەریع و بە ڕێگەوبانی فەرعی و هەموو بەشێکی زۆر محافەزەکانی عێراق و بەس بەداخەوە ینی هەرێمی کوردستانی تیانی ئەو گەشە کە دەرکراوە لەو بۆ مووسڵە بۆ تورکیا بڕوا بە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستانیش و خەڵکی ئێرەش سوودمەند دەبێت بەو ئاراستە بێکەوە خەڵکی عێراق سوودی لێوەربگیرێەوە ئەو بەرژەوەندێ باڵەکانی مەسەن خۆمەتا بەندەری فاو بەندەری عمیق نازانم بەندەری کوێ لە جنوب بۆ چەند ساڵ ئیشی تیاکرێ بەرام خەڵکێک هەن کۆسبوتەگەری بۆ دروستەکەن نایڵن تەواو بکرێ کۆمپانیەکانیان ڕاوەنا لە عێراق و دەریانەکردن و کێشەیان بۆ دروستکردن ئەمە هەموو شەڕی بازرگانیە بەڵام دەکرێت لە عێراقدا ئیرادەیەکە بێ کە تعبیر لە خواستی خەڵکی عێراق بکە بەر بۆ دەستوەردانانە بگرێت. برای بەڕێزمان کاگوران شەخرۆف نووسەر و ڕۆژنامەنووس کە لە بەرنامی پانۆراما لەگەڵ ماوەی زۆر سوپاس دەکەم بەخێراتی بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ.